بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لەم گفتوگۆ تایبەتەدا لەگەڵ میوانە بەڕێزەکەم دکتۆر دانا سعید سۆفی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە سودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە گفتوگۆی مژارێکەکەین ئەویش هەوڵە دیبلۆماسیەکان بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێم دەپرسین دیبلۆماسیەت چییە؟ دەپرسین دیبلۆماسیەت لە پێناو چیدا؟ هەروەها کورد توانیوێتی چ سوودێک لە دیبلۆماسیەت ببینێت؟ ئایا کورد لە ڕابردوودا فعلەن دیبلۆماسیەتی کردووە یان تەنها پەیوەندی حیزبی و لەناو حیزبیشا بچووکتر پەیوەندی خێزانی کردووە؟ بەڵە بەڕێزان دووبارە سوپاس بۆ میوانە بەڕێزەکەم دکتۆر دانا سعید سۆفی. دکتۆری بەڕێز سوپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەم گفتوگۆیەدا لەگەڵ ئێمە ئامادە بوویت. بالەوە دەست پێ بکەم دیبلۆماسیەت چییە؟ ئەگەر پێناسەیەکمان بۆ بکەی لە فەرهەنگەکانە چۆن باس لە دیبلۆماسیەت کراوە؟ زۆر سپاس سڵاو لێوەش. لە ڕاستیدا دیبلۆماسیەت وەکو با بڵێن لە فەرهەنگی سیاسیدا وەکو شێوازێکی پەیوەندیکردنی نێوان وڵاتانیان زۆرێکە لە شێوازی پەیوەندیکردن بە ئامانجی با بڵێن چارەسەرکردنی کێشەیەک یاخود دەکرێت هەندێک جار بە ئامانجی ئەوە بێت کە بۆ پەرەپێدانی پەیوەندی چ لە ئاستی سیاسی بێ یاخود ئابووری بێ یاخود کۆمەڵایەتی بێ یاخود فەرهەنگی بێ لە نێوانی وڵاتاندا. ئەوە دەتوانم بڵێم ئەوە پێناسەیەکی گشتگیرە، بەڵام دوجار ینی دەتوانرێ پێناسەی ورتر و دقیقتر بۆ هەر بوارێک لە بوارەکان بکرێت. بۆ نمونە لە بواری سیاست، لە بواری بازرگانی، لە بواری فەرهەنگی و ئەمانە کاری دیبلۆماسی لە هەمویان با بڵێن یەکێکە لەو شێوازانی با بڵێن وەکو گوتم پەیوەندی نێوان وڵاتان دەکرێت یاخود پەیوەندی مەرزنی هەرتەنیا پەیوەندی نێوان وڵاتان بێ، دەکرێت پەیوەندی بێ لەگەڵ با بڵێن کۆمەڵێک ئاژانسی نێودەوڵەتی کە لە دنیادا هەیە. ئەمەش ینی جۆرێک لە پەیوەندی دیبلۆماسی پێویستە. بەڵام ئەوەی کە گرنگە و بنەماکانی با بڵێن هەوڵی دیبلۆماسی یاخود کاری دیبلۆماسی گفتوگۆیە یاخود هەندێک جارەوەی دەتوانین بڵێن ینی لە ژێرەوەی گفتوگۆکاندا هەندێک جار با بڵێن ئەوەی هەندێک جار بە پەیوەندی شاراوە یاخود بە مانۆر ناو دەبرێت دیارە ئەم شتانەش تایە. ئەوە دەتوانم بڵێم ینی بە شێوەیەکی گشتی یاخود گشتگیر پێناسەیەکە بۆ کاری دیبلۆماسی. باش ئەو پێناسە گشتی و گشتگیری جەنابەت باست کرد ئەگەر بێنین بەراوردی بکەین بە با بڵێن حکومڕانەتی لە هەرێمی کوردستاندا. ئایا ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە ماوەی چارەکە سەدەیەک لە حکومڕانی خۆبەڕێوەرەتی خۆمانە توانیومانە بەم شێوازەی جەنابەت باست کرد ئێمە دیبلۆماسیەت لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و دراوسەکانمان و وڵاتانی ئەوروپی و تەنانەت ڕۆژ ئاوایی بکەین یان نەخێر بە پێچەوانەوە؟ ڕاستەکەیت ئەزمموی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان ینی ئەزممویەکە دەتوانم بڵێم ینی زۆر جیاوازە لەو پێناسەیە گشتگیرەی کە هەیە. لەبەرەوەی بمانوێنەمانوێ هەوڵی دیبلۆماسی ینی جۆرێک لە ئامانجی ڕوون ئامانجی دیاریکراو هەیە بۆ هەر وڵاتێک، ینی با بڵێن هەوڵی دیبلۆماسی کەی دەیخاتە گەڕ بە چ ئامانجێک دەیخاتە گەڕ. بەڵام ئێمە هەوڵە دیبلۆماسیەکانمان دەتوانم بڵێم ئامانجێکی گشتگیری نەبووە، ئامانجێکی دیاریکراوە ڕوون نەبوو، بەڵکو ئەو هەوڵانەی کە هەبووە هەوڵی دەتوانم بڵێم پچر بوون و هەروەها لە زۆر ڕۆوەش دەتوانم بڵێم یەکگرتوو نەبوون یاخود لە خزمەتی ئامانجێکی دیاریکراو نەبوون. کە دەڵێم لە خزمەتی ئامانجێکی دیاریکراو نەبوون مەبەست ئەوەیە ئێمە زۆر جاروەیە ینی هەوڵە دیبلۆماسیەکان پێویستە وەکو گوتم لە بەرژەوەندی یاخود بە ئامانجی پەرەپێدانی پەیوەندی بێ لە نێوانی با بڵێن لە حاڵەتی ئێمەدا هەرێم و وڵاتانی دەرەوە یاخود ئاژانسە نێودەوڵەتەکاندا. بەڵام
ئەو هەوڵانەی کە هەبووە ئەوەی کە دیبلۆماسیەتی کوردی ناسراوە زۆر جاروەیە یاوەتە لەسەر ئاستی شخصی بووە یاوەتە لە باشترین حاڵەتدا لەسەر ئاستی حزبی بووە. جا بۆیە ینی ڕاستە هەرێمی کوردستان جۆرێک لە وەکو حکوومەت جۆرێک لە پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتان لە هەندێک وڵاتدا وەکو باڵێن نوێنەری دیبلۆماسی یاخ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم هەیە بەڵام ئەوە بەو مانایە نییە ئەوانە بەشێک بوونە لەو با بڵێن ئەزمموی دیبلۆماسی کوردی کە بە شێوەیەکی گشتیر باس دەکرێت ئەوەی کە بە دیبلۆماسیەتی کوردی ناسراوە یاخود مۆرچی سەرەکی یاخۆ ڕەگەزی بنەڕەتی دیبلۆماسیەتی کوردی بووە دەتوانم بڵێم هەوڵی شخصی بووە کۆمەڵێک کەس کۆمەڵێک سەرکردەی سیاسی حیزبی ئەمانە بەشێک بوون لە دروستکردنی با بڵێن ئەو سەرەتایە دیبلۆماسیە کوردی کە هەیە یاوەتا لە ڕێی ئەوەی کە با بڵێن لە ڕێی هەندێک لە دۆستەکانیان لە ڕێ هەندێک لە با بڵێن وڵاتانی جیران دەوروبەر ئەم دۆستایەتیان دروست کردووە یاخود هەندێک جاریش دەتوانم بڵێم هەر لەسەر ئاستی شخصی بووە دەبۆیە ینی ئەو پێناسە گشتگیرەی ئەو پێناسە نۆرماڵی کە هەیە بۆ دیبلۆماسیەت لە زۆر ڕۆوە دەتوانم بڵێم لەگەڵ ئەو دیبلۆماسیەتی کوردی نایەتەوە هەر بەو هۆیەی کە گوتم دیبلۆماسیەتی کوردی دیبلۆماسیەتێکی پسڕ و زیاتر لەسەر ئاستی شخصی و حزبی زیاتر پایەکانی خۆی داڕشتووە کەمتر ینی دەتوانین بڵێن ئەزمموونێکی یەکگرتووی دیبلۆماسیمان هەیە کە لە قازانجی بەرژەوەندی نەتەوەی کوردی دابێ کە لە قازانجی بە شێوەیەگشتی هەرێمدا بێ زۆر جاروەیە ئەو نوێنەرایەتانەی کە ئێمە هەمانە لە دەرەوە جاچل لە ئاژانسە نێودەوڵەتەکان بێ خود لە وڵاتە جیاوازەکان بێ ڕاستە بە ناوی حکوومەتەوە دەبن بەڵام ئەو نوێنەرەی کە با بڵێن نوێنەرایەتی حکوومەت دەکاو یاخود وەکو نوێنەری دیبلۆماسی هەرێمدا دەناسرێ دەتوانم بڵێم زیاتر بەلای ینی لەسەر بەلای حزبێکدا کاری کردووە بۆیە دیسانەوە ینی ناتوانین ئەو نوێنەرایەتیانەی کە حکوومەتی هەرێمەتی لەو شوێنانە وەکو با بڵێن ئەوەیەکی دیبلۆماسی سنتەرێکی دیبلۆماسی ناوەندێکی دیبلۆماسی کوردی با بڵێن بیان ناسێنین. بەڵێ ئەوەی جەنابەت باست کرد کە دیبلۆماسیەتی کوردی تەواو جیاوازە لەو پێناسە گشتگیرەی کە جەنابەت وتت لە نەزانین بووە و لە نەشارەزایی ئێمە و حکومڕانانی ئێمە بۆ بەم چەمکە و بەم زانستە یان نە بەمەبەست دیبلۆماسیەتەکە لەسەر ئاستی حیزب و لەسەر بچووکتر لەسەر ئاستی خێزان و لەسەر ئاستی تەنانەت شخصێک لە ناو حیزبێکدا کەسێک لە ناو خێزانێکدا کراوە ینی بەمەبەست بووە یان لێمان نەزانیوە بە بڕایتەوە. من پێم وایە هەردووشی ڕاستە ئەنی هەردوو ڕەگەز لە دیبلۆماسیەتی کوردیدا هەیە بەشێکی ئەوەیە پەیوەندی بە مەسەلەی کە تەجروبەمان نیە لەو مەجالە تەجروبەی مەبەستم وایە تەجروبەی زانستی یاخود هەندێک جار کە بە ئەکادمی ناوی دەبن بۆیە بۆ ناوە ناوی دەبن لەبەرەوەی لە زۆر وڵاتاندا ئەکادمیای دیبلۆماسیەت یاخود دیبلۆماتکاران هەیە ئەگەر ئەکادمیاش نەبێ بۆ نمونە هەر ئێستا لە عێراق با بڵێن جۆرێک لە دەستگایەک هەیە کە دیبلۆماتکاران بە تایبەتی ئەوانەی کە بە دیبلۆماتکاری یەکەم و دووەم لە سەفارەتخانەکان دادەنرێن ئەمانە ینی جۆرێک لە ڕاهێنان جۆرێک لە خوێندن و ئەمانە ینی لە ڕێ ئەوە پەروەردە دەکرێن بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا ئەومان نییە من مەبەستمەوە نییە دیبلۆماسیەتی عێراقی دیبلۆماسیەتێکی باشترە لە هەرێمی کوردستان یعنی ئەو کێشانەی دیبلۆماسیەتی هەرێم هەیەی عێراقیش لەوانەیە هەیبێت بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا ینی زۆر لە ڕووی ڕاهێنانی با بڵێن دیبلۆماتکاران و لە ڕووی با بڕێن لە ڕووە زانستیەکەوە دەتوانم بڵێم ینی کەسمان نییە بەو شێوە ئەوەی هەیە سەرکردەی حزبەکانن جا لەسەر ئاستی یەکەم بێ دووەم بوو یاخود سێم بێ ئەمانە کەم تا زۆر ینی ڕۆڵی دیبلۆماتکاری کوردی دەژێڕن
دیارە لە هەموو وڵاتاندا با بڵێنەوە هەیە سەرۆکی وڵات یاخۆت وەزیری خارجی ئەوانە دەوری یەکەم دەبێنن بەڵام لە پاڵ ئەمانەدا دەتوانم بڵێم ستافێکی گەورەی دیبلۆماتکاران هەنە کە شارەزان ینی دەتوێت لە هوەری دیبلۆماسیەت دەزانن لە هوەری مفاوەزات دەزانن لە هوەری چوزانم ینی بە شێوازێکی گشتی لە با بڵێن زانستی سیاست پەیوەندی نێو دەوڵەتەکان لەسەر ئەم هەموو شتانە ڕادەهێنرێن زانیاری دروست پەیدا دەکەن بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان تا ئێستا ینی ئەو زانیاریە دروستە یاخود ئەو دیبلۆماتکارە حقیقیانە لە هەرێمی کوردستان دروست نەبوون ئەمە لەلایەکەوە ئەوە با بڵێن لە ڕووی نەزانیەوە بەڵام ئەوەی تریش لێ ناشارمەوە بەشێکی لەبەرەوەی لە سەرەتاوە با بڵێن دیبلۆماسیەتی کوردی بە شێوەیەکی پسر دروست بووە لەسەر ئاستی پەیوەندی حزبی نەمانەوێت پەیوەندیەکان سەرەتا لە ڕێی با بڵێن یەکێتی و پارتیەوە با بڵێن لە وڵاتانە دروست بوون دەکرێت هەندێک حزبی تریش لە هەندێک وڵاتی زیراندا پەیوەندیان هەبوو بێ و نوێنەرایەتی دیبلۆماسیان هەبوو بێ لەو شوێنانە بەڵام لەبەر ئەو پچڕ لەبەر ئەو دابەشبوونەی حزبیە دیسانەوە ئەو هەوڵە دیبلۆماسیانەی کە هەبووە لە بەرژەوەندی حزبەکاندا بووە بۆیە یعنی هەردوو ئەوەی کە باس کرد هەم نەزانی هەم لە بەرژەوەندی حزبی هەردوو ئەو ڕێگەزە لە ینی ڕەنجی داوەتەوە لە ئەزمموی دیبلۆماسی کوردی و بۆیەش ینی نەتوانراوە تا ئێستا دیبلۆماسیێکی دروستمان هەبێ و هیچ موسسەیەکمان دێ بە ناوی موسسەیەکی دیبلۆماسی لە هەرێمی کوردستاندا ئێمە ناتوانین با بڵێن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو موسسەیەکی دیبلۆماسی با بڵێن حەقیقی ناوزەد بکەین ڕاستە لەوانەیە هەندێک کادری شارەزاوە بەتوانای لێبێ بەڵام ئەمانەش وەکو با بڵێن محاسسەی حزبی و لەسەر ئەساسی ئەوە نەبووە وەک گوتم با بڵێن دیبلۆماتکارەکان هەم نوێنەرایەتەکان هەم لێش لەسەر ئەساسی زانین و لە ڕێ ڕاهێنان و زانیاریەوە نەهاتوون بەڕاستی بەڵێ دکتۆر بۆ کورتوانی لە ماوەی چەند ساڵێکی کەمە گەورەترین و زەبەلاحترین کۆمپانیەکانی بواری نەوت پەلکێش کات و بیان هێنێتە نێو هەرێمی کوردستانەوە و بەرهێنان و بزنس لە بواری سامانی سروشتی و نەوتا بکەن قسەکە لێرەیە بۆ نەیانتوانی یا بۆ نەیانویست ئەگەر دروست پێ چەندین زانکۆی جیهان و پەیمانگا و ناوەندی تایبەت بە دیبلۆماسیەت هەیە لە جیهاندا بتوان ئەمانە پەلکێشکەنە ئەم هەرێمە و پۆلێک یان ساڵانە ژمارەیەک دیبلۆماتکاری با بڵێن لە ڕووی ئەکادیمیەوە پڕزانست پێشکەشکەن هۆکاری چیە بە بڕای تۆ؟ من پێم وایە ینی هۆیەکەی دەگەڕێتەوە بۆی لە ئەولەویەتی با بڵێن ئەو دەسەڵاتە کوردیەدا نەبووە مەسلەی پەرەپێدان بە هەوڵی با بڵێن دیبلۆماسیانە یاخود بیرکردنەوە لەوەی کە تۆ با بڵێن دامەزراوەیەشی با بڵێن پێگەیاندنی دیبلۆماتکارانمان هەبێت بەڵکو ئەوەی هەبووە ئەولەویەتەکە زیاتر لەسەر ئاستی با بڵێن ئابووری و سیاسی بووە بەڵام مەسەلە ئابوووریەکە وەکۆی جەنابتان ئیشارەتان پێدا ینی هێنانی گەورەترین کۆمپانیان نەوتەکان بۆ هەرێم دیارە ئەوەش لە بەرژەوەندی ئەوانیشدا بووە یعنی ئەمە ئەگەر تەمەشا بکەین هەم یاسای وەبەرهێنانمان هەم ئەو یاسایە کە بۆ با بڵێن نەوت و گاز لە هەرێمی کوردستان هەیە یاسایەکە دەتوانم بڵێم ینی مرونەتێکی یەکجار گەورەی بۆ وەبەرهێنەرەکان هەیە وەبەرهێنەری بیانی لە ئاستێکدا دەتوانین بڵێن هەمان ئاسانکاری بۆ وەبەرهێنەری ناوخۆن نییە لە هەمان کاتدا دیارە ئامانجەکە ڕوونە ڕاکێشانی با بڵێن وەبەرهێنەری بیانیە لە هەر بوارێکدا بێت لە نەوت بێ ئاویتر بێ بۆ هەرێمی کوردستان لەوانەیە ئەوە بۆ سەرەتایەک بۆ با بڵێن فترەیەکی زەمەنی دیاری کراو دەتوانین بڵێن مبەڕری خۆی هەبوو بێ بەڵام ناکرێ ینی لایەنەکانی تری ژیان پشتگوێ بخرێ وەکو ئەوەی کە جەنابتان ئیشارەتان پێدا لە پاڵ ئەوەدا دەبوایە ینی بیر لەوە بکرێتەوە ئێمە دامەزراوەیەکی
خود پێگەیاندنی دیبلۆماتکارانمان هەبە لەبەرەوەی بمانەوێ نەمانەوێ پەیوەندی بازرگانی بەبێ پەیوەندی دیبلۆماتی ینی دیبلۆماسیەتی بازرگانی و یاخود هەتا سیاسی و ئەوانی تریش هەتا فەرهەنگیش ئەمانە پێویستە ینی لە بە شێوەیەکی پەرەلێل بە شێوەیەکی تەریب پەرەیان پێ بدرێ و احتیمامیان پێ بدرێ ئێمە هەر لەو با بڵێن مەسەلەی پرسی ڕیفراندۆمەوە کە هەموو دنیا دژایەتی کردین دەتوانم لێرەوە دەتوانین ئەو ئاماژەیە بخوێنینەوە کە ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە شکستمان هێناوە. باش دکتۆر پێشوی بچینە سەر دەرئەنجام و لێکەوتەکانی کە ئێمە لە ماوەی ڕابردووە نەمانتوانیوە دیبلۆماتکاری باشمان هەبێ و دیبلۆماسیەتێکی ئەوەی تۆوتت پچڕ نەبێ و استراتیژیمان هەبێت دێمە سەرەوە بەڵام با بڵم سەگەر بینەر و بیسەرێک ئاگای لەم دیدارەی من و تۆ بێت دەپرسێت گرنگی دیبلۆماسیەت لە چییە؟ با من پرسیارەکەوا لێ بکەم دیبلۆماسیەت لە پێناو چیدا؟ ئەگەر دیبلۆماسی دەبێت چی بەدەست دێنین و ئەگەر نەبێ ناتوانین چی بەدەست بێنین؟ من پێم وایە ئەمە ئەگەر دیبلۆماسیەتێکی دروست و بەهێزمان هەبێ دەتوانین پشتگیری نێودەوڵەتی لە زۆر پرس کە تا ئێستا بۆمە وەکو کێشە ماوەتەوە دەتوانین بەدەستی بێنین. ئەمە لە لایەکەوە لە لایەش تریشەوە دیبلۆماسیەت پەیوەندی نێوان وڵاتان پەرە پێدەدات ینی بە شێوەیەک دیبلۆماسیەت دەبێتە هۆی ئەوەی با بڵێن ئەو وڵاتانێک کە پەیوەندی دیبلۆماسی باشیان هەیە دەتوانم بڵێم هەردوو لا قازانج دەکەن و لە زۆر ڕۆ دەتوانن ئاڵوگۆڕی با بڵێن زانیاری بێ بازرگانی بێ ئەزمموی تایبەت بێ لە ڕووی معریفە و زانست بێ ینی لەو هەموو ڕۆکەوە لە ڕێی کاری دیبلۆماسیەوە ئێمە دەتوانین بە ئەزمموی با بڵێن دنیا بگەین بە تەجروبەکانی دنیا بگەین وە سوود لە ئەزمموی دنیا بگرین و پشتگیری دنیا بۆ خۆمان بەدەست بێنین. ئێمە ئەگەر دیبلۆماسیەتێکی دروستمان نەبێ و کەسانێکمان نەبێ کە بتوانن مخاتەبەی دنیا بکەن و بتوانن پەیوەندی دروست دابڕێژن لەگەڵ دنیا و پشتگیری کۆ بکەنەوە لە هەمان کاتدا لۆبی بکەن لەو مەحفەلانەی کە با بڵێن UN و زۆر شوێنی تر هەیە ینی ئەمانە هەمووی لەسەر ئاستی هەوڵی دیبلۆماسی دەکرێت بەڵام تۆ بۆ ئەمە پێویست بە کادری یاخود دیبلۆماتکاری حەقیقی هەیە هەموو کاتێک سەرکردەکان ناتوانن لەو شوێنانە با بڵێن ئامادە بن بۆیە بەداخۆ ئێمە هەربیر لەوە کراوەتەوە سەرکردەکان بۆ خۆیان دەوری دیبلۆماتکاری ینی دیبلۆماتکاریش بژێڕن ئەمە پێم وایە هەڵەیەکی گەورەیە دەکرێت سەرکردە نوێنەرایەتی وڵات بکات بەڵام تۆ لە پاڵ ئەمەدا پێویست بە کۆمەڵێک دیبلۆماتکاری زیرەک و بەتوانە هەیە بۆی بتوانن ئامادەکاری بکەن بۆ پەرەپێدانی پەیوەندی نێوان هەرێم و با بڵێن وڵاتانی تر و مەحفەلە نێودەوڵەتەکانی تر و ئەوانن دەتوانن ئامادەکاری بکەن بۆ هەر پەیوەندێکی دروست ئەوەی دوزار ئێمە دەبینین بۆ نمونە باز لە لووتکەی وڵاتانی جیهەش دەکرێت باز لە لووتکەی وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکرێت تۆ بەس سەرکردەکان دەبینی ئەو کاتە بەڵام بەر لە سەرکردەکان کۆمەڵێک با بڵێن هەوڵی دیبلۆماتکاری زۆر گەورە ئەنجام درراوە ئینجا دەگات بەو با بڵێن ئەو کۆبنەوەی لووتکانە ئینجا دەگەین بە ڕێککەوتنەکان بۆیە ینی بەداخۆ ئێمە زیاتر دەتوانم بڵێم لە لووتکەوە دەست پێ دەکەین کە لووتکەوە دەست پێکرد بەبێەوەی بناغەیە کە تەبێ پێشتر هەوڵی دیبلۆماتکاری جددی درابێ یاخود ئامادەکاری دروستکە بێ بۆ پەیوەندەکانمان ئێمە ئەو کاتە دەتوانم بڵێم ینی لە قازانجی یاخود لە بەرژەوەندی نەتەوەی هەرێمی کوردستاندا دەبێت ئەگەر ینی ئەوەیە سوودەکانی ئەوەی کە باسم کرد نمونەی ڕیفراندۆمم هێناوە ئەگەر لایەتان بێ هەردەمەی ئەو نمونەیە بێنمەوە ئێمە هیچ هەوڵێکی دیبلۆماتکاریمان نەدابوو بەر لەوەی کە وادەی ڕیفراندۆم دیاری بکەین وەکە وادەکەشمان دیاری کرد مەجموعەیەک سەرکردەمان ڕەوانی یەکێتی ئەوروپا کرد ینی بینیمان پێشوازیەکی خراپمان لێکرا لەبەرەوەی هیچ ئامادەکاریەکی دیبلۆماتی پێشوەختە نەکرابوو بۆ ئەم مەبەستە ئەگەر بۆش دەبینین ینی
کاتێک دەگەینە کۆبوونەوەی لووتکە و ڕێککەوتنەکانی لووتکە ئەنجام دەدرێت کاتێک کە زمینە سازێکی دیبلۆماسی دروست ئەنجام درابێ بەڵام ئێمە بینیمانەوە هیچ حاڵەتێکی لەو زۆرە نەبوو باڵێن زمینە سازێک نەبوو بۆیە پێشوازەکەش بە دروستی نەبوو. باش ئەمەی باست کرد لەسەر ئاستی با بڵین ئیقلیمی و وڵاتانی دەرەوە و جیهان. دکتۆرە دەمێ بپرسم ئاستی دیبلۆماسیەتی کورد و حکومڕانانی کورد و حکومەتی هەرێم تەنانەت لەگەڵ نزیکترین حکومت لێوەی کە حکومەتی فیدراڵە لەگەڵ بەغدایە لەگەڵ حکومەتی عراقیات چۆن بۆ ینی توانیوێتی لەگەڵ ئەم حکومەتە ئەوەی کە زۆر باسمانەکرد کە حکومەتێکی لەرزۆکە و شەق و شەڕە و تائیفین و کەس لە کەسە و ینی ئەوەی پێناسەی خراپ بوو ئێمە بۆ بەغدامان دەکرد ئێمە توانیومانە لەگەڵ حکومەتی فیدراڵیشدا دیبلۆماسیەتێکی باش لەسەر بنەمایەکی زانستی باش ئەنجام بدەین یان نەخێر ئەویش خراپ. زان چۆنە پەیوەندی هەرێم و بەغدا پەیوەندێکی جیاوازە ینی لەوانەیە لە چوارچێوەی هەوڵی دیبلۆماتی زۆر ئاسان نەبێ بەونەوە با بڵێن شرۆڤەی بۆ بکەین بەڵام دیارە هەر جۆرێک لە ئاستێک لە هەوڵی دیبلۆماسی یاخود پەیوەندی دیبلۆماسی لە نێوانی هەرێم و بەغدا هەیە بەڵام جیاوازەکە لەوەدایە کە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا پەیوەندیەکی ئەگەر نایی بنین لە چوارچێوەی دەستوری عێراقا یاخود لە چوارچێوەی هەندێک موسساتی با بڵێن عێراقیە بۆ نمونە بمانێ نەمانەیە ئێمە بەشێکین لە دەوڵەتی فیدرالی عێراق تاکو ئێستا و با بڵێن موسساتمان لە ڕێی دەستوری عێراقەوە شەریعەتی پێنراوە و بێزگەلەوە ئێمە نوێنەرایەتی با بڵێن هەرێمی کوردستانمان هەیە لە بەغدا نوێنەرایەتێکە لەسەر ئاستی جیاوازە بۆ نمونە ئێمە با بڵێن ئەندامی ئەنجومەنی نوێنەرانمان هەیە با بڵێن پەرلەمانی عێراقی کە کوردن و بێزگەلەوە لە ناو کابینەی حکوومەتی عێراقی ئێمە وەزیرمان هەیە و بێزگەلەوە لە ناو موسسەکانی تر بۆ نمونە سەرۆک کۆمار و تا دوایی جا بۆیە ینی ئێمە دەتوانم بڵێم زۆر جار وەیە یەک شتین و هەندێک جاری ژوەیە جیاوازین ئێمە بە خۆمان بەشێکین لە عێراقدا بۆیە ئەو کاتە مانی باسکردن لە مەسلەی پەیوەندی دیبلۆماسی تۆزە قڕس دەبێت بەڵام لە هەمان کاتیشدا دوو ئەوەی جیاوازیشین ینی لە زۆر حاڵەتدا پەیوەندیەکە وا بووە بۆ نمونە لە نێوانی با بڵێن موسسەیەکی دیاریکراوی هەرێم لەگەڵ موسسەیەکی دیاریکراوی عێراقی بۆیە ئەوەی کە ئێستا دەیبینین ئەو نوێنەرایەتی کوردی کە هەیە لە بەغدا ینی دەتوانم بڵێم پەیوەندیەکە کەم تا زۆر پچراوە کەم تا زۆر لەبەرەوەی ئێستا ئێمە بۆ نمونە باز لەوە دەکرێت زۆرێک لە مفاوەزات لە نێوانی هەرێم و بەغدا دروست بێت چەندە تا ئێستا نییە نەگەشتێتەوە حاڵەتە بەڵام لە کاتێکی ئاوادا لەو بینەدا پێم وایە پێویستی بە زۆرێک لە هەوڵی دیبلۆماسی هەیە لە کاری دیبلۆماسی هەیە لەو حاڵەتی کە ئێمە باز لە مەسەلەی مفاوەزات دەکەین لە بینی هەرێم و بەغدا. با من وێنەیەک بیری جەنابەت بخەمەوە ینی ماوەی ساڵێک دو ساڵ پێش ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد لەسەر باسم لەسەر نەوتە دەیوت جارێکی تر ئێمە با بڵێن پرسیینەوت وە قوفڵی نەوت نادینەوە دەستبەختا ئێستا دەڵێ ئێمە ئامادەین هەموو مەلەفی نەوت ڕادستی بەغدا بکەین بەڵام ئەو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کات ئەلێرەوە دەپرسم ئەگەر ئێمە دیبلۆماسیەتێکی باشمان بکردایە لەگەڵ بەغداد تەنانەت نە ئەو قسەی پار و پێرار پێویستیە کرد نە ئەمەی ئێستا تووشێ بووین کۆکی لەگەڵم لەسەرەوە نابێگومان من پێم وایە خوێندنەوەمان بۆ یاخود باڵێن ئەو پەیوەندی کە لەگەڵ بەغدا هەمان بوو خوێندنەوەمان بۆ مووقعی باخود پێگەی حکوومەتی عێراقی خوێندنەوەیشی هەڵە بوو و ئەمە پێمانوانە بوو ئێمە پێمانوا بوو پشتیوانی نێودەوڵەتی لە ئێمە زۆر زیاترە لەوەی کە لە بۆ بەغدا هەیە بەڵام لەوەشدا هەڵە بووین ئەوەکی گوتم لەبەرەوەی ئێمە بەڕاستی دامەزراوەیەکی دیبلۆماسی من پێم وایە ئێمە پێمانوا بوو کە سەرکردەکانی وڵاتان دەبینین و ئێستا بە شان و باڵی پێشمەرگەدا هەڵدەدەن کاتێک کە ئێمە شەڕی داعش دەکەین و کۆمەڵێک ینی هۆکاری تر بەڕاستی من پێم وایە ئێمە خۆمان لێگۆڕا بوو و
خوێندنەوەیکی دروستیشمان نەبوو بۆ با بڵێن کۆمەلگای نێودەوڵەتی لە کاتێکدا دەشتوانم بڵێم ینی کۆمەلگای نێودەوڵەتی لە زۆر ڕۆوە ینی ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندی نێوان ئێمەی هەرێم و بەغدا و زۆر پێشتر بە ڕاشکاوانە با بڵێن هەڵوێستی خۆیان دەربڕیوە تە بۆیە من پێم وایە ینی بەشی هەرە زۆری ئەوە بوو کە ئێمە بەڕاستی خوێندنەوەی دروستمان نەبووە بۆ خۆمان نەبوو با بڵێن ئەوانەی کە بە دۆست و بە دوژمنمان دەزانین دوژمنەکانی خۆمان بەکەم سیر کرد کە لە ڕاستیدا ئێمە هەڵە بووین و دۆستەکانی خۆشمان پێمان وا بوو کە هەمیشە دۆستمان دەبن بەڵام بەو شێوەیە دەرنەچوو من پێم وایە ئەوە زیاتر پەیوەندی بەوەیە کە ئێمە بەڕاستی لە دنیا نەگەشت بووین و زیاتر ئەو با بڵێن تێگەشتنەی کە هەمان بوو لەسەر دۆست و دوژمنەکانمان تێگەشتنی یاخود شخصی بووە یاخود حزبی بووە ینی لە چوارچێوەی بەرژەوەندی نەتەوەی کوردی تەمەشامان نەکردووە و لە چوارچێوەیەکی ئەوەی کە گوتم ینی دیراسەکراو نەبووە بۆیە زیاتر لەسەر ئاستی ئەوە بووە کە بۆ نمونە ئێمە پەیوەندێکی پێمان وا بوو ئەگەر سەرۆکی وڵاتان بینین ئەو کاتە ئێمە وەکو وڵات تەمەشا دەکرین ینی وەکو دەوڵەتێک تەمەشامان دەکەن بەڵام ڕاستیدا بەو شێوەیە نیە چونکە هەر ئەو وڵاتانەی کە پێشوازیان ئەو سەرۆک وڵاتانەی کە پێشوازیان لە ئێمە دەکرد هەر ئەوان دەیانگوت ئێمە لە چوارچێوەی عێراق تەمەشا ئێوە دەکەین بۆیە باش من پێم وایە ئەگەر ئێمە دامەزراوەیەکی سیاسی دیبلۆماسی حەقیقیمان هەبوایە لە هەرێمی کوردستان تووشی ئەو هەڵە گەورانە نەدەبووین وە خوێندنەوەی دروستمان بۆ دۆست و دوژمنەکانمان دەبوو و پەیوەندیەکانمان بە شێوەیەکدا دەڕژ لەگەڵ دۆست و دوژمنەکانمان کە لە بەرژەوەندی نەتەوەیی دابێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دابێت نەوەک لە بەرژەوەندی شخصێک و سەرکردەیەک و یاخود حزبێکی دیاری کراو بێ ئەوەی کە پەیوەندی بە عێراقی شەوەیە بە هەمان شێوە ینی بە هەمان شێوە بووە ئێمە ینی پەیوەندیەکانمان دروست نەبووە خوێندنەوەمان بۆ عێراق دروست نەبووە و بەڕاستی ینی لێتان ناشارمەوە عێراقمان ینی زۆر بەکەم دەزانی بەڵام ئێستا دەبینینەوەی عێراق لە باڵێن پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆی پەرە پێداوە لەگەڵ وڵاتانی ئیقلیم و هەروە توانیوەتی پشتیوانی ئەو وڵاتانە بۆ خۆی ڕابچێشە لە بەرامبەر کوردیدا لە کاتێکدا ئێمە پێمان وا بوو هیچ نەبێ مەسەن بۆ نمونە تورکیا پشتیوانی لە کوردەکە یا کەم تا زۆر ئێران لە هەندێک پرسدا بەڵام بینیمانیانی بەو شێوەیە نەبوو هەتا مەسەلەی خوێندنەوەمان بۆ ڕۆڵی ئەمریکا لە عێراقدا ئەوە تا دەبینین مەسەن ڕۆڵی ئەمریکا ئێستا تۆزێک دەتوانم بڵێم هاتۆتە سەرخەت و لە هەوڵی ئەوەدایە کورد زیاتر نەکەوێت ئەویش لەبەرچی لەبەرەوەی کە ئێمە دەزانین ینی نفوزی ئێران و نفوزی حەشتی شابی بۆ ئێران بۆ ئەمریکا تۆزێک حساسە و بۆیە لە هەوڵی ئەوەدایە کە ینی ئەو مەسەلەیە بە شێوازێشتر حەل بکات ئەگەر ئەم بابەتە بچووکتریشکەینەوە پێشتر لە سەر ئاستی نێودوڵەتی قسەمان کرد دواتر لەسەر ئاستی هەولێر و بەغدا قسەمان کرد ئەگەر دروست بێت بە جۆرێک لە جۆرەکان بچووکتری کەینەوە بۆ ئاستی دیبلۆماسی و ئاستی پەیوەندی نێوان حیزبولانە سیاسەکانی هەرێمی کوردستان و چۆن باسمان کرێگەر بۆ دەرەوە دیبلۆماتکاری باشمانە بگرێنێ و حیزبولانە سیاسەکانی هەرێمی کوردستانیشە دانوستانکاری باشمان هەبوایە ڕۆژمان بەم ڕۆژە دەگەیشت لە نێو هەرێمی کوردستان خۆشمانە بێگومان یانەوە ئەوەی کە پەیوەندی نێوان حیزبەکانی هەرێمی کوردستانە ینی ئاماژەکان زۆر بە دروستی دیارە ئێمە یەکتر قبول ناکەین ینی تا ئێستا ئەو زمانە هاو بەشەمان نەدۆزیوەتەوە لە نێوانی خۆماندا ئەوە تا دەبینین تا ئێستا نەمانتوانیوە لە هیچ لەو پرسە گرنگانەی کە با بڵێن لە بەرژەوەندی نیشتیمانی هەرێمی کوردستانیدا نەمانتوانیوە کۆدەنجی لەسەر دروست بکەین یانیەوە تا ئێستا کەمترین شت ئێستا دوای ئەو هەموو کارەساتی کە بەسەر کورد داهاتووە نیوەی خاکەکەی دۆڕاندووە ئێستا ئێمە ناتوانین کۆدەنجی لەسەر پرسەش دروست بکەین یعنی حاڵەتێکی وایە ئێمە ناتوانین کۆدەنجی دروست بکەین ئەیکەی دەتوانین یعنی ئێمە نەماتوانی ڕێککەوین لەسەرەوەی کە وادەی ڕێفراندۆم با بڵێن گۆڕانکاری بەسەر بهێنین لە کاتێکدا ینی ڕێفراندۆم چ هەر کاتێک بتوێت دەتوانین ئەنجامی بدەیت ئێمە نەمانتوانیوە تا ئێستا لەسەر پرسی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و
حکومڕانی بە شێوازی گشتی دەتوانم بڵێم نەمانتوانیوە تا ئێستا کۆدەنگ بین لەسەر هیچ یەکێک لە پرسەکاندا. ئەگەر تا ئێستا هەندێک پرس زۆرێک لە کۆدەنجیەوەە یاوەتە کۆدەنجێکی زۆرم لێ بووە هیچی لەسەر ئەوە نەبووە کە ئەوەی کە تۆ ناوت لێنان باڵێن هەولی دیبلۆماسی ناوخۆیی من نازانم تا چەند ئەوە ینی دەتوانین ئەو دەستەواژەیە بەکاربێنین بەڵام پەیوەندیە باڵین پەیوەندیەکانی نێوان حزب و لایەنە سیاسەکان پەیوەندێکی دۆستانە نەبووە زۆر باش و لەسەر ئاسی تێگەیشتن نەبووە هیچ کاتێک لەسەر ئەوە نەبووە یاوە تا بە زۆرە ملێ با بڵێن ڕێکەوتنەکان کراوە یا بە ناچاری کراوە ینی ئامانجێکی با بڵێن هاوبەش کە لە بەرژەوەندی گشتی دابێت ینی بەو شێوەیە نەبووە ئەو ڕێکەوتنانەی خۆدا کۆدەنجانێکە ئەگەر دروستیش کرابێ هەرچەندە پێم وانە ئێستا کۆدەنجی لەسەر هیچ لێچێک لەو پرسە گرنگانەی لە هەرێمی کوردستان هەبێت. بەڵێ لە دوای ڕیفراندۆم و 25 ئەیلول و بزاد لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئێستا هەرێمی کوردستان ئابلۆقەیەکی دیبلۆماسی زۆر چڕوپڕی لەسرە تەنانەت دوو فڕۆکەخانەی هەبوو کە بە جیهانی دەرەوەی ئەبەستەوە ئەم دوو فڕۆکەخانەی لێداخراوە بەشێک لە خاڵە سنوورەکانی داخراوە تەنانەت لە چەند ڕۆژی ڕابردوودا کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرەو فەڕەنسا بەڕێکەوتن تەنانەت نەیانتوانی لە فڕۆکەخانەی هەرێمەکەی خۆمانەوە بڕۆن بە ئۆتۆمبیل تا تورکیا چوون لەوێەوە بە فڕۆکە بۆ پاریس چوون. ئێمە چۆن بتوانین لە ئێستادا ئەم ئابلۆقە دیبلۆماسی کە لەسەر هەرێمی کوردستانە چۆن بتوانین هەڵی بگرین بیشکێنین کەمیکەینەوە؟ خودی با بڵێن داخستنی فڕۆکەخانەکان بەمانای ئەوەیە ڕێگریکردنە لە هەولی دیبلۆماسیەتی کوردی لە پەیوەندی کوردی لەگەڵ دنیا ڕێگرتنە لەوەی کورد چۆن مخاتەبەی دنیا بکات. لێرەوە مەسەلەن ئێمە گرنگی هەولی دیبلۆماسی و کاری دیبلۆماسیمان بۆ دەرەکەوێت یعنی بە خۆڕایی نییە عێراق دێت لەو خاڵەوە دەست پێ دەکات لە دنیاماندا دەبڕێنێ بۆیە هەولی دیبلۆماسی ینی گرنگی یەکجار زۆرە بۆ هەر کیانێکی سیاسی بە تایبەتیش هەرێمێکی وەک ئێمە کە ئێمە پێویستیمان بە پشتیوانیەکی زۆری کۆمەلگای نێودەوڵەتی و با بڵێن وڵاتان هەیە. ینی ڕاستەکەی چی بکرێ بۆەوەی ئەو فڕۆکەخانانە ببنەوە یاخود هەولی دیبلۆماسی کوردی بەگەر بخرێتەوە من پێم وایە ینی خاڵی وەگەرخستنەوەی دیبلۆماسیەتی کوردی دەکرێت لە ڕێگای فڕۆکەخانەکانەوە بێ یاخود دەکرێت بە چاکردنی پەیوەندی ئیقلیمی بێ پەیوەندی نێوان ئێران و با بڵێن هەرێم و ئێران هەرێم و تورکیا ئەمەش یعنی یەکێکە لە با بڵێن هەوڵە دیبلۆماسیە گرنگەکان چونکە بەڕاستی من پێم وایە پەیوەندی دیبلۆماسی لەگە وڵاتانی ئیقلیم ئەهەمیەتی زۆر زیاترە لە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی تریژ ئەمریکا و با بڵێن شوێنەکانی تر لەبەرەوەی بمانەوە نەمانەوەکو بینیمان ئەمجارە ڕێکەوتنی ئیقلیمی ئەگەر هەبێ زلهێزەکان ناتوانن با بڵێن کاریگەری زۆریان هەبێ وەکو بینیمان لە پرسی ریفراندۆم ڕێکەوتنێکی ئیقلیمی لە نێوانی بەغدا و ئەنقەرە و تاران هەبوو ئەمریکا دەستەوەستان وەستا ڕاستێکی نەیتوانی ینی وڵاتانی ئەوروپا بە هەمان شێوە ناتوانانی دەخالەتێکی یەکجار زۆر بکەن بۆیە یعنی گرنگە ئێمە بە پلەیەک بتوانین زۆرێک لە پەیوەندیەکانی خۆمان هەم پێدا بچینەوە هەم دابڕێژینەوە لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا ئەمە زۆرێک لە با بڵێن دەستپێکردنەوەی هەولی دیبلۆماسی کوردی دەبێ و بە ئەمان شێوە بۆکردنەوەی دەواازەکان و بۆکردنەوەی با بڵێن فڕۆکەخانەکان کە دەریچەی هەرێمی کوردستانە بەڕووی دنیادا لەوێوە پەیوەندی دیبلۆماسیەکان دەتوانن ئینتلاق بکەنەوە بۆ مەبەستێکی ئاوا پێویستمان بە پێداچوونەوە و داڕشتنەوەی پەیوەندیمانە لەگەڵ بەغدا دەبێت ئێمە شێوازێک بدۆزینەوە کە ئەو پەیوەندی دروست بێتەوە لە ڕاستیدا ئێمە دەتوانم بڵێم ئێستا پەیوەندێکمان لەگەڵ بەغدا نەماوە ئەوەی هەیە ئەو قسانەی کە دەکرێت دوور بە دووریە یاوەتا لەسەر ئاستی ئەعلامە
یاوەتە لە ڕێی تەرەفی سێمەوەیە بۆ نمونە ئەو هەوڵەیە ئێستا کە لە با بڵێن سەردانی حکوومەتی هەرێم بۆ فەڕەنساوە لە بەنۆرەی خۆیانەوە ئەوان هەوڵ دەدەن دیسان لەگەڵ حکوومەتی عێراق قسە بکەنەوە بۆەوە بێ یعنی پەیوەندی ڕاستەوە خۆی ئێمە لەگەڵ بەغدا دەتوانم بڵێم نیمانە ئێستا سەرباری ئەوەی کە با بڵێن ئێمە کۆمەڵێک نوێنەرمان هەیە لە بەغدا بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە ئێمە با بڵێن ئەو پەیوەندیمان ماوە چونکە تا ئێستا بۆ نمونەیانی ئەو شتانەی با بڵێن ئەو ماف و ئیمتیازاتەی کە حکوومەتی هەرێم هەیەی بەرامبەر بەغدا و ئەوەی بەغدا هەیەی بەرامبەر بە هەرێم زۆر تا ئێستا بە هەڵپەسێنراوی ماوەتەوە باش دا بۆیە من پێم وایە بۆ دەستپێکردنەوەی هەوڵە دیبلۆماسیەکان پێویستە لەگەڵ وڵاتانی ئیقلیم لەگەڵ بەغدا جۆرێک لە پێداچوونەوە و داڕشتنەوەی پەیوەندیەکان هەبێ و 2000 ئینتلاق بکرێتەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتیش پەرە بە هەوڵەکان بدرێتەوە باش ئەگەر بە نمونە وەک نموزەجێک دوو نمونە لەسەر بابەتێکی دیبلۆماسی وەربگرین نمونەیەکی حیزبی لەگەڵ نمونەیەکی حکومی لە ماوەی ڕابردووداوەکوی قسەمان لەسەر کرد وەفدێکی حکومەتی هەرێم بە سەرۆکایەتی سەرۆکی حکومەت و جێگرەکەی چوونە فەڕەنسا وەڵە چەند ڕۆژی ڕابردووشە ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆ ساعەلی باپیر لە بەغدا ژمارەیەک دیداری سیاسی و حیزبی و حکومی کردووە گەورە بەرپرسانی عراقی لە بەغدا بینیوە دەکرێت لە ڕووی دیبلۆماسیەوە ئەم سەردانانە ئەم کۆبوونەوانە چی لێ بخوێنرێتەوە ئایا ئەکرێ هیچیان لەسەر هەڵ بچندێ بەرەو ئاساییکردنەوەی پەیوەندیەکان من پێم وایە ئێستا لە هەموو کاتێک زیاتر کورد پێویستی بەو جۆرە پەیوەندیانە هەیە وەکو گوتم یانی ئیشارەم پێدا ئێمە پێویستە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا دەست پێ بکەینەوە دای بڕێژینەوە بە شێوەیەک بەڕاستی ینی نەمانی پەیوەندی لەگەڵ بەغدا لە حالی ئێستادا لە قازانجی کورد نییە لەبەرەوەی ئێمە دەستمان کەوتۆتە ژێر سەری بەغدا بمانەوە نەمانەوێ ئەو پەیوەندیمان نەماوە لەگەڵ با بڵێن تورکیا و ئێراندا دەواازەکان ینی لەبەردەستی ئەوانە و ئەوان وعدیان داوە تەسلیم بە بەغدای بکەن و زۆرێک لە ڕێککەوتن هەیە لە نێوانی ئەو سێلایەنە بۆیە من پێم وایە دەبێ ئێمە هەوڵی چارەسەری کێشەکانمان بدەین لە ڕێی بەغداوە ئەمە چۆن دەکرێت بەو سەردانانە بە دەستپێکردنەوەی باڵێن هەوڵی دیبلۆماسی بۆی زمینەیەک دروست بێتەوە بەڕاستی بۆ مەسلەی گفتوگۆ بۆی لەسەر ئەو پرسانەی کە باڵپەسێدراوی ماونێتەوە چارەسەر بکرێ هەم ئەوەی بەغدا من پێم گوتم سەرەتا لە وڵاتانی ئیقلیم و بەغدا دەبێت لە دەرگای ئەوانە بدەینەوە پەیوەندیەکانمان دەست پێ بکەینەوە هەوڵە دیبلۆماسیەکانمان سەر بکەینەوە و دوجار بچینەوە پشتیوانی نێودەوڵەتی دیسان بۆ خۆمان بەدەست بێنینەوە و ئەو سەردانانەی با بڵێن حکوومەتی فەڕەنسا ئەوەی کە تا ئێستا ینی هەیە حکوومەتی فەڕەنسایە و ئەمریکان لەسەر خەتن بۆیە من پێم وایە لەسەر هەردوو ئاسدا ئاستی ناوخۆی ئاستی نێودەوڵەتی پێویستە ئەو هەنگاوانە با بڵێن بنرێ ئەوەی کە زۆر من پێم وایە لە هەردوو ئەو مەسەلانە گرنگترە ئەوەی نەتوانین ئەگە نایی بنێن دیبلۆماسیەتی ناوخۆیمان یاخود یەک ڕێزی نیشتیمانی یاخود ناو ماڵی کوردی ڕێک بخێنەوە ئەوە کە زۆر زارەوەی باز دەکرێت ئێمە ئەگەر با بڵێن جۆرێک لە پشتیوانی لەسەر پرسەکان نەبێ پشتیوانی ناوخۆی نەبێ هەوڵی دیبلۆماسیش سەرناگرێ لەبەرەوەی هەر هەوڵێکی دیبلۆماسی هەبێ ئەگە پشتیوانی ناوخۆی نەبێ دەبێتە هەوڵی دیسانەوە تاکە حزبی یاخود شخصی بۆیە ئێمە پێویستە لەسەر ئەو پرسانەی هەیە زۆرێک لە پشتیوانی ناوخۆی دروست بکەینەوە ئینجا تەحڕکێکی دیبلۆماسی لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی دیسان ئەنجام بدەینەوە بەڵێ دکتۆر تا چەند لەگەڵ ئەمە کۆکی کە ئێمە زۆرترین دانیشتە دیبلۆماسیەکانمان چ لەگەڵ عراق چ لەگەڵ با بڵێن وڵاتانی دەرەوە ئەوروپی و ئەمریکی هێندەی لە دانیشتە دیبلۆماسیەکانماندا سکاڵا دەکەین گلەی دەکەین لە لایانی بەرامبەرمان وەک جۆرێک لە شکات وەک جۆرێک لە سکاڵا یا با بڵێن جۆرێک لە بێهیوایی قسە و باسی لێوەکرێ هێندە ئێمە باز هاوتەریب لەگەڵ ئەوە باز لەوە ناکەین کە ئێمەی کورد
دەتوانین چیمان لە هەکبەیە هەیە بۆ ئەو وڵاتانە بە تایبەت، یعنی ئێمە دەتوانین خزمەت بە کوێی سیاسەتی ئەوان بکەین کە ئەوان بتوانن سوود لە ئێمە وەربگرن، ئەوان بتوانن پشگیری لە ئێمە بکەن بۆ ئەو سیاسەتەی کە خۆ دەزانی وڵاتانی زلهێز و گەورە سیاسەتی خارجی خۆیان هەیە بە تایبەت بۆ ئەم ناوچانە. ئێمە چۆن بتوانین تیان بگەین کە ئێمە دەتوانین چی بکەین بۆ پێشخستن یا بۆ سەرخستنی سیاسەتی دەرەوەی ئێوە بەو مەرجەی بەرژەوەندەکانی ئێمەی کورد تێیدا تحقیق ببێت. پرسیارێکی جوانە، ئەنێ ئێمە چۆن بیر لە بەرژەوەندی خۆمان دەکەینەوە کاتێک کە تحرکێکی دیبلۆماسی دەکەین لە دەرگای وڵاتێک دەدەین یاخود دەمانەوێت پەیوەندیەکی دروست بکەین لەگە وڵاتێک، ئەو وڵاتەش بە هەمان شێوە بیر لە بەرژەوەندی خۆی دەکاتەوە. ئایا لە ڕووی سیاسیەوە چی قازانجەکە، لە ڕووی بازرگانیەوە چی قازانجەکە و تا دوایی. بۆ نمونە ئێستا دەبینین کە وڵاتان هەندێک لە وڵاتان هەندێک نووسیگەی بازرگانیان لە هەرێمی کوردستان کردوتەوە، هەندێک قۆنسۆلیان کردوتەوە، هەندێک نازامچیان کردوتەوە. ئەمانەش بە هەمان شێوە بیر لەوە دەکەنەوە کاتێک ئێمە دەچین با بڵێن پەیوەندیێکی دیبلۆماسی لەگەڵ وڵاتێک دەبەستین. ئێمە دەمانوێت بۆ نمونە ڤیزا لەسەرمان هەڵبژیرێت، بۆ نمونە بەبێ ڤیزا بتوانین سەردانی وڵاتێک بکەین، سەردانی ئەوروپا بکەین، یاخود دەمانەوێت کۆمپانیاکان بهێنین ئێرە، یاخود دەمانوێت نازانم چی. بە هەمان شێوە ئەوانیش ینی بیر لە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە. بۆیە کاتێک کە دەچین پەیوەندیەک دروست دەکەین یاخود لە دەرگای وڵاتێک دەدەین، پێویستە ئێمەش ینی بتوانین عەرزی شتێک بکەین بۆ ئەوان کە لە قازانجی ئەواندا بێت. تەنیا ئێمە بە دوای ئەوەدا نەبین چیمان دەست دەکەوێت، دەبێت ئەوانی شتێکیان دەستکەوێت. جا لە ڕووی وەکو گوتم سیاسیەوە دەبێت، لە ڕووی ئابووریەوە دەبێت، لە ڕووی فەرهەنگیەوە دەبێت و تا دوایی. بۆیە گرینگە تەنیا هەوڵە دیبلۆماسیەکانمان نەچێتە چوارچێوەی داخوازی. یعنی ئەگە داخوازی بێ بەڕاستی بە شێوازی تریش دەتوانرێت ئەو داخوازی ئاراستە بکرێت. بەڵام ئێمە کە باز لە پەیوەندی دیبلۆماسی دەکەین، باز لە پەیوەندیێکی با بڵێن کە توانای بەردەوامی هەیە، کە قابلی بەردەوامیە و لەسەر ئەساسی بەرژەوەندی هەردوولا با بڵێن دروست بووە. بۆ ئەوەی کە دەڵێم لەسەر ئەساسی بەرژەوەندی هەردوولا دروست بووە، بۆ ئەوەیە کە بەردەوامی هەبێ. ئەگەر یەکێک بەرژەوەندەکەی نەما بێگومانە و کاتە ئەو بەردەوامیە نامێت زۆر باش و ناتوانین پشتیوانی یەکتر بکەین. ینی ئەوە خۆی لە خۆیدا ینی ئەلفوبێی هەوڵی دیبلۆماسی یاخود پەیوەندی دیبلۆماسیە. جا ئێمە ئەگەر لە پەیوەندی دیبلۆماسیدا لە پەیوەندیش دیبلۆماسیدا بۆ نمونە ئەگەر لەگەڵ فەڕەنسا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ بەغدا، لەگەڵ ئێران هەمان بێ بیر لەوە نەکەینەوە ئەی قازانجی ئێمە بۆ ئەوان چیە، قازانجی ئەو پەیوەندی بۆ ئەوان چیە، پێم وایە تاو هەڵین و ئەوەیە تا سەر نابێ. یعنی لەسەر ئەساسی نەمتمانە دەبێ، نەبەرژەوەندی هاوبەش دەبێ ئەو کاتە. بۆیە ناتوانین با بڵێن متمانەمان بە جۆرێک لەو پەیوەندیانە بێ. کەواتە دیبلۆماسیەتی نوێ پێویستی بە عەقڵی نوێ و با بڵێن کەسایەتی نوێ هەیە. کۆکیت لەگەڵم لەسەرەوە؟ بێگومان من ینی باسی ئەوم کرد، ئێمە بەر لە هەشتێک پێویستمان بەوەیە کە دامەزراوەیەکی زانستی ئەکادیمی با بڵێن بۆ پێگەیاندنی دیبلۆماتکارانمان هەبێ کە بێگومان ینی دەبێ ئەو دامەزراوەیە خەڵکانێک کادری وا بەرهەم بێنێ کە لە پەیوەندیە نێودەوڵەتەکان بگات، لە بەرژەوەندی وڵاتان بگات و لە هونەری با بڵێن مفاوەزات بزانێ و تا دوایی. ینی کۆمەڵێک شت هەیە ئێمە دەبێ بیری لێ بکەینەوە بۆی ئەومانە بێ. بۆیش بەڕاستی ئێستا ئێمە دەزانین دەبینین کە سیاسەتی خارجیمان نییە، سیاسەتی خارجیمان زۆر لاوازە. ئەوەی کە هەیە لەسەر ئاستی زیاتر سەرکردەی حزبەکانە، کەمتر لەسەر ئاستی با بڵێن بەرژەوەندی وەکو گوتم هەرێمی کوردستان بووە. هەوکارەکەشی بۆەوە دەگەڕێتەوە ئێمە لە پەیوەندی نێودەوڵەتی و لە دیبلۆماسیەتی نێودەوڵەتی تا ئێستا لێ نەگەشتوین. وەکو زەنابشتانی شارەتان پێگە زۆر زارەوەی ئێمە خۆمان تەنیا لەسەر ئاستیەوە دەبینەوە کە داخوازەکانمان چیە بەرامبەر بە دنیا، چیمان لە دنیا دەوێت، نازانین ئەی دنیا چی لە ئێمە دەوێت.
بۆیە ینی هەندێک کات هەیە هەندێک با بڵێن ئەوەی مرۆیی هەیە با بڵێن فریاگوزاری مرۆیی یا هەندێک وڵات هەیە کۆمەشی مرۆیی ئەم شتانە بەڵام دڵنیا بە لەوەی کە هیچ وڵاتێک فریاگوزاری و کۆمەکی مرۆیش نانێری بۆ وڵاتێک ئەگەر بزان نەزانێ چ قازانجێکی هەیە بۆ ئەو وڵاتە یعنی دەکری هەندێک جاروێ قازانجەکە مادی نەبێ تەنیا بۆ مەسلەی با بڵێن پرسێکی سیاسی بێ یاخود بۆ مەسلەی ناوبانجێک بێ یعنی ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە بزانین دەتوانین چی بە وڵاتانی تر بە ئەوانەی بەرامبەرەکانمان هەیە ببەخشین نەک تەنیا چی وەرگین باش کەواتە دەتوانین بڵین دیبلۆماسیەت لە هەر شوێنێک هەبێت لەو شوێنە شەڕ و جەنگ بوونی نییە بنمونە ئەگەر ئەوەی بینی هەولێر و بەغدا لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بنمونە بینوانێگەر دیبلۆماسیەتێکی باش هەبوایە ئەو جەنگە ڕووینە ئەدا ئەم قسەی ڕاستە؟ بێگومان یعنی ئێمە گوێمان لە داواکاریەکانی عێراق نەگرت بەڕاستی لەو مەسەلەیە ڕاستە پێشتر عێراق زۆر داواکاری کورد هەبووە بەسەرەن جێبەجێ نەکردووە بەڵام ئەوەی کە پەیوەندی بۆ پرسەوە هەیە دەتوانم بڵێم ئێمە خراپانی خوێنمانەوە و پەیوەندیەکە عین لە ئاستێکدا دەتوانم بڵێم پەیوەندی دیبلۆماسی نەبوو ینی ڕاستە کۆبنەوەات هەبووە نازانچی هەبووە بەڵام پەیوەندی دیبلۆماسی لەسەر ئاستی وەکو گوتم بەرژەوەندی هاوبەش دروست دەبێ ئێمە ینی ئێمە لە حاڵەتێکدا با بڵێن ئەوەی کە پەیوەندی بە 16 ئۆکتۆبرەوە هەیە دوای ڕفراندۆمەوە خوێندنەوەمان نەبوو بۆ حکوومەتەکەی عەبادی نەمان دەزانی حکوومەتەکەی عەبادی لەژێر با بڵێن فشاری شەقامی عێراقیدایە لەژێر فشاری حزبەکانی تردایە لەژێر فشاری لایەنەکانی وڵاتانی ئەقلیمدایە کە ئەگەر هەندێک نەگاتە ڕێکەوتن لەسەر هەندێک پرس بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی ناوچە جێناکۆکان هەیە لەوانەیە بە ئاسانی لێ قبول نەکرێت لەوانەیە هەوڵ بدرێ ئەو حکوومەتی عەبادی بڕوخێنرێ حکوومەتێکی تر بێتە پێشەوە تا بۆیە ئێستا دەبینین ئێمە بەڕاستی حکوومەتی عێراقی حکوومەتەکەی عەبادی ئەوەی کە دەیویست بەدەستی هێنا بۆیە ئێستا دەبینین ینی مەسەلەکان هەمووی پەیوەندەکە نەماوە ئەوە نییە هەموو شتێک وەستاوە ئێستا دەبینین ینی حکوومەتی عێراق بەشێکی هەرە زۆری با بڵێن داواکاریەکان ئێستا هاتۆتە دی چەندانەیەکی ماوە وەکوەوەی کە باس دەکرێت بەڵام هێشتا ئەو بەڕاستی ئەهەمیەت گرنگی بۆ نادات دانیشتن دەبێت یاخود نابێت ئەگەر لە ژێر فشاری نێودەوڵەتی نەبێت لەوانەیە هەر لەگەڵمان دانەنیشێت ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە بەڕاستی پەیوەندێکی دیبلۆماسیمان لە نێواندا نەبووە زۆر باشە کاتم هیچ نەماوە تەنها وەک کۆتا پرسیار ئەوش لە کۆی گفتوگۆکەی نێوان من و تۆ بۆم دروست بۆ ئیژەوەیە کە ئەتوانین بڵین دیبلۆماسیەتی کوردی لە هەر کارێکی تری با بڵێن کار و بابەتێکی دیکەی تری ئەم حکومەتی هەرێمی کوردستان و ئەم دەسەڵاتدارەتی کوردیە لە هەمویان زیاتر نیشانەی پرسیاری لەسرە کۆکیت بە کورتی وەڵام بەرەوە بێگومان ینی لە مێژە نیشانەی پرسیار لەسەر پەیوەندی هەرێم بۆ دەرەوەی خۆی لەیان لەگەڵ بەغدا هەیە تە بۆیە بەڕاستی ئەوە 100% من لەگەڵ ئەوە کۆکم کە خەلەلی گەورە لە دیبلۆماسیەتی کوردی هەیە ئەو خەلەلانەش دیارە دەستنیشانمان کرد دیبلۆماسیەتێکی کوردی پچڕمان هەیە لەسەر ئاستی حزبی لەسەر ئاستی شەخسیە و تا ئێستا ئێمە دامەزراوەیەکی با بڵێن پێگەیاندنی دیبلۆماتکارانمان نییە و تێگەیشتنمان بۆ پەیوەندی نێودەوڵەتەکان تێگەشتنیەکی لاوازە و بە ئاماشەوەش بۆ پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی ئیقلیم و پێگەی خۆشمان نازانین هەموو ئەمانش بەچی پشتیوانی دەکرێت دەبێت زۆرێک لە کۆدەنجی لەسەر ئەو پرسانە نیشتمانیانە دروست بکەین ئەو کاتێمە دەتوانین تەحەڕوکی دیبلۆماسی گەورە لەسەر ئاستی دنیا و باڵێن ئیقلیمی ئەنجام بدەین. بەڕێز دکتۆر دانا سعید سۆفی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لەم گفتوگۆ تایبەتەدا لەگەڵمان بوویت و وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە. بینەرانی عزیز و خۆشەویست تا گفتوگۆیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە سپێرین سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەرمان بوون خواتان لەگەڵ.